خۆشەویستانمان لە تەوەری سێمی بەرنامەکەماندا لەگەڵ ئێوەی ئازوو خۆشەویست بەردەوام دەبین. باز لەو دەکەین کە کۆچی پێغەمبەری عزیزمان صلی الله عليه وسلم و هیجرەتی پێغەمبەری عزیزمان لە مەککەوە بۆ مەدینە پێویستە چی لێ فێر ببین و مسلمان پێویستە چ پند و ئامۆژگارێکی لێوە بگرن. گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ مامۆستا محەممەد باران شارەزا لە ئەدەبی عیرفانی. مامۆستاگیان زۆر بەخێر بێ. سڵای خۆی باسی سلامەتیش کۆر. ساڵی کۆچی لە جەناویشتان پیرۆز بێ ئینشاءڵڵا. پیرۆز بێ. مامۆستا ئەم کۆچە تەنها ئێمە بەوە لێ تێبگەین کە ساڵێکی نوێی کۆچیە و ئیدی ژمارەیەک گۆڕێ یاخود کۆمەڵێک بابەتی تێدایە کە موسڵمان لێوەی فێر ببێت و بیری لێ بکاتەوە کە ئەم هیجرەتە کۆمەڵی حکمەتی زۆر گرنگی تێدایە. بسم الله الرحمن الرحیم. درود و سڵاوەت لەسەر دیداری پێغەمبەری عزیزمان محەممەد صلی الله عليه وسلم. جارێکتر پیرۆزبای لە تەواوی مسلمانانی کوردستان و جیهانەکەم بە بۆنەی هاتنی سەری ساڵی کۆچی و یادی هیجرەتی پێشەوا و سەرداری مرۆڤایەتی محەممەد صلی الله عليه وسلم. بێگومان بۆ ئینسانی ئیماندار هەموو ڕووداوێکی نێو و ژیان و حەیات و هەموو ئەو شتانەی لە چواردەوری ڕوو ئەدەن هەمی مانا و مەدلول و حکمەتی تایبەت بەخۆی هەیە. تەماشا بکە هیجرەت و مەقامی هیجرەت زۆر بە مەزنی و بڵندی هاتووە لە قورئاندا و هاوتاو هاوتەریبی ئیمان هاتووە و جیهاد هاتووە. یعنی ئەمە مانا و مەدلولێکی زۆر جیاواز و پڕ لە حکمت و معنەویانە بە ئینسانەدا. الذين آمنوا وهاجروا وجاهدوا. تەماشا بکە ئەگەر هیجرەت وەکو ڕووداوێکی تاریخی و مێژووی و ڕابردوو تێپەڕی و کۆتایی هاتوو تەماشا بکەین تووشی هەڵەیەکی گەورەیە بین و لە ئێستاە مسلمانێک دەرەچین کۆمەلگایەکی ئیسلامی دەرەچین کە هەمیشە چەوساوە هەمیشە بێدەنگ بێ هەڵوێست بێ حرەکەت بێ بزاوت بێ جوڵە بێ پێشکەوتن دەرەچین. بۆیە تەماشا بکە لەگەڵ ئیمان هاتووە. الذين آمنوا. ئایا ئیمان پرسیار لە خۆمان بکەین. زۆرێک لە خوانەخسان ئەم شیکردنەوە زۆر لە پڕ لە گەوەریانەکەن. ئایا ئیمان تەنها بۆ سات و کاتێک بوو؟ ئایا ئیمان تەنها بۆ ڕابردوو بۆ سەحابی و هاوڕێیان و سەرداری مرۆڤایەتی بوو صلی الله عليه وسلم؟ نەخێر. ئیمان بەردەوامە و جاریە و تا دنیا دووریایە. ئیمان سەعاتێک و دوان و شەوێک و ڕۆژێک و بۆ کۆمەڵگایەک و دوان نییە. ئیمان بەردەوامە. کەواتە لە دوای ئیمان وەهاجەڕ و وەجاهەدوا. باجارێ وەجاهاجەڕوو بێنین هیجرەتەکە بێنین. باشە جیهاد تەنها بۆ سەردەمێک بوو بۆ سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەحکامێک بوو داواکاری و ئەمرێکی خوای بوو هات و کۆتایی هاتووە جیهاد و تێکۆشان وە لە نێویشا قیتال تەنها ئەبۆ سەردەمە بوو ئیدی کۆتایی هاتووە و باس و خواسی جیهاد و تێکۆشان و هەوڵدان و بەرەو پێشبردننی داوە و بانگەوازی خوای کۆتایەتوە. نەخێر. جیهاد ئێستا جیهاد دەبێنی نمونونەکانی جیهاد لە کۆمەلگای ئیسلامیە. ئەوەی لە غەزە و برایانەیکەن ئەوە گەورەترین نمونە و سیمبولی جیهاد و تێکۆشان و بەرخۆدانەکەیکەن و کەواتە مادەم ئیمان کۆتایی نەهاتبێ و حەدەسێکی تاریخی نەبێ بەتەنیا مادەم جیهاد حەدەسێکی تاریخی و ڕابردوو تێپەڕی و نەبێ کەواتە وەهاجەڕوەکەش لە ئاەتەکەیە دیسانەوە تەنها حەدەسێکی تاریخی نەبووە. واتە ڕاستە حەدەسێکی گەورەیە و دین شەوکەتی یا بەدین شکۆی یا بەدین و توانین بڵێن پێش هیجرەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و دوای هیجرەت گۆڕانکاریەکە هێندە مەزنە توانین بڵێن تاریخی کرد بە دوو بەشەوە. یەکێک لە هۆکارەکانی کردنی بەسەری ساڵی کۆچی هەر ئەوە بووە کەواتە ئەم هیجرەتە بەردەوامە. ئەم هیجرەتە ئێستایش کۆتایی نەهاتووە. ئەم هیجرەتش لە بەردەمی تەواوی ئینسان بە ئینسان ئیماندار بە ئیماندار لەم سەرگۆی زەویە بەردەوامە کە ئەویش لە شێوەی جۆرا و جۆری دیکەی تری هیجرەتە خۆی بینێتەوە بەو هیجرەتە مەکانی و جسمانی و جوغرافی کە حتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەنجامیدا. مامۆستا زۆر گرنگە ینی مسلمان تاکی مسلمان وا بیر بکاتەوە کە ئەو ماندووبوون و هیلاکەتی پێغەمبەری عزیزمان لەم دینەیە لەم کۆچەیە کە چەند ناڕەحەت بوو ینی بۆ ئێمە بوو ینی بۆ ئێمە بوو بۆی کە ئێمە ئەم پەیامەمان پێ بکات ینی هەموو هەوڵ و تێکۆشانی کە دواتر کە لە مەدینە لە مەککە بوو بە هەمان شێوە کە هاتە مەدینە ئەرکی تێکۆشان و بەرخودانەکەی زۆر زیاتر بوو. ئەمە تا چەند گرێگە ئێمە پەندی لێ وەرگرین لێ ورد ببینەوە. ڕاستی بێگومان هیچ کارێکی سەرداری مرۆڤایەتی محەممەد صلی الله عليه وسلم نییە
یعنی بەرنامە ڕێژی نەبێ بۆ ئینسان، نور و ڕووناکی و چرا نەبێ بۆ مرۆڤایەتی، و پەیام و پند و عیبرەت و عبور و تێپەڕینی تیان نەبێ بۆ ئێمە کە بە هەمان ڕێگەیە بڕۆین. سیر بکە سەرداری مرۆڤایەتی سەرەتا لە مەکە هات هیجرەتی باتینی پێکردن، ئەوەی کە هەندێک لە خوانەسان و عاریفان پێڵێن هیجرەتی ئەکبەر، هیجرەتە جوگرافیەکەیان ناو هیجرەتی ئەسغەر، هیجرەتی ظاهری. جا هیجرەتی باتینی پێکردن واتە تەواوی ئەسحابی هێنا، هاوڵان و پەروانەکانی دەوری شەمعی هێنا، تەواوی تەمایلات و مەیلەکان و حەز و خواستەکانی نەفس و کۆیلایەتی و عەبدایەتی و هەوا و هەوەس و ئارزوو هەر هەمووی پێگۆڕین. لە تاریکیەوە هیجرەتی پێکردن بەرەو نور، لە کۆیلایەتیەوە بەرەو ئازادی، لە بتپەرستیەوە بەرەو یەکتاپەرستی، لە خواست و هەموو ئەو شەهەواتەی نەفس و ئارزوەکانی خوازە هیجرەتی پێکردن بەرەو ئازاد بوون، بەرەو بەندەگی تەنها خوایی، بەرەو دادپەروەری. واتە ئەم هیجرەتە باتنیەی سەرەتا پێکردن، ئیسلاحکردنی خودی ئەوەی لە دەروونایە ئەم پرۆسەی پێ ئەنجامدان، ئەو هیجرەتە باتنیە دەرونیە نەفسانیە گەورەی پێ ئەنجامدان وەکو کیمیاگەرێ ڕەسوولی ئەکرەم، وەکو تاقانە کیمیاگەرێ لەم سەرزەویە هات ئاخر کیمیاگەر سیفەتی وا بوو بەر هەر تەنێکی تر بکەوێ گۆڕانکاری سەر لەبەری ئەو شتەی تەنیشتی گۆڕیوە. پێغەمبەری خوا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم سەر لەبەری خواست و مەیل و دیدگا و جیهان بینی ئەسحابی گۆڕی. سەرەتا ئەوەی لە دەروون و نەفسیان هابوو گۆڕی، ئامادەی کردن بۆ ئەوەی هیجرەتی ئەوەی ناو هیجرەتی ئەسغەر، هیجرەتی ظاهری، هیجرەتی جسمانی، هیجرەتی جوغرافی. واتە ئەوان پێشتر هیجرەتی باتنیان لە حاڵەکەەوە گۆڕابوون بۆ حاڵەکی تر، نەفس و دەرونیان تەواوی ئەو خو عادەت و هەوا و پەرستی و پاوان و گوناهی جێهێشتە بوو، ئامادەن بۆی هیجرەتی ظاهریان. پێغەمبەری عەزیزمان کەوی باسێکی وردەکاری لە دڵ و دەرونی سەحابەیە هەبووە، خۆی جێگیر بوو، ینی لە ناخی خۆیان هەبوو، بۆیە خێرا گەشتە ئەوانی ژوەریان کرد. خۆی کیمیاگەر بۆوە کوتم، خۆی ئامادە بوو مؤهل بۆ ئیستعدادی تەواوی وەرگرتنی پەیام وەحی هەبووە، کاتێک کە خۆت ڕووناک بوویتەوە. چرا ڕووناکی تەنها بۆ خۆی نییە، بۆ چواردە و ڕوانی تریشە. چرا هەرگیز ڕاستی نابێ بڵێ من تەنها خۆم ڕووناکەکەمەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نور بوو، شعلە بوو، چرا بوو؟ وداعيا إلى الله بإذنه سراجا منيرا وصف قرآن سراجك كنورك كبو هميشه روناچی هەیە بۆ ساتێک نییە، هەموو چرایەک ئەشێ بکوژێتەوە، ڕووناکی کۆتایی بێ. بە سەرداری مرۆڤایەتی ڕووناکی تەنها بۆ خۆی نەبوو و کاتیش نەبوو، هەتا دنیای نوری پەیامبەر صلى الله عليه وسلم جاریە بەردەوامە. بۆیە ئەوەی کە هاتە نزیکی، ئەوەی لە دەوری ئەو کۆبوویەوە سەر لەبەری گۆڕا، تەواوی مەیلەکانی گۆڕا، خواستەکانی گۆڕا، بەرەو ڕووناچی هاتبوو، چکە بەر شوعلەکە کەوت، بەر تیشکی نورەکە کەوت، بێگومان ڕووناچی بەخشە بێتەوە. ماڵ و سامانیان حیاتیان ئەوەی ئیمتیحانێکی گەورەی پێکردن. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم امتحانێکی سەرەتا هات وتی بزانم ئادەی ئەوەی خانەدان ئەتوانێ وازە خانەدانی بێنێ، ئەوەی دیوەخانی بتپەرستی و ئەوەی هەیە توانێ وازی لێ بێنێ، ئەوەی ماڵ و سامان و سەروەتێکی بێپایانی هەیە لە پێناوی خوایە توانێ وازی لێ بێنێ. آخر ئیمتیحانی ئەبوو بەکریانە زۆر موهیمە. تۆ تەواوی ئەوەی هەتە بە خۆت و بە کچت و بە کورت و بە سامانت و بە حیوان و ئاژەڵەکانتەوە هەر هەمووی بە عەبد و بەسەلەن بەوانەی کە خەریکی تۆ خزمەتکارتن بە هەر هەمووی بخەیتە خزمەتی ئەم هیجرەتەوە. طبعا پێشتر خستبوویە خزمەتی هیجرەتە باتنیەکەوە، بۆی تەواوی ئەسحاب بگۆڕێن، سەر لەبەریان ئامادە بکرێن. اینجا هیجرەتی ظاهری، هیجرەتە جسمانیەکە جوگرافیەکە کە لێرەوە کۆمەڵە گەبوون گروپی ئەم چەند ساڵی پێشوو هاتبوون دروشمێکیان بەرز کردبووە یانوو ئاین بۆ تاک، بەڵام دیموکراسی و سیکولاریزم بۆ هەمووان. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مەرحەلەیەکەما کە هیجرەتی باتنیە ئاین بۆ تاک بوو، هات تاکی گۆڕی، هات سەر لە بەری دەروون و خواستەکانی ئینسانی گۆڕی، هەوا و ئارەزوەکانی نەفسی گۆڕی. بەڵام نابێت ئاین تەنها بۆ تاک بمێنێتەوە. لە قۆناغی دووەما کە هیجرەتی جوگرافی و مەکانی دەست پێکە ئاین گەورەیە بێ،
ئاین ئیدی ئەڵێ ئەو خۆشببختی کە تۆ بەدەستێناوە ئەی سەحابی ئەی پێغەمبەری خوا ئەم نورە ئەبێ پەخش بێتەوە، ئەبێ تەواوی گردون، ئەبێ تەواوی کۆمەلگاکان، ئەبێ لە ئەو پەڕی ئازادیە، لە ئەو پەڕی دادپەروەریە، لە ئەو پەڕی یەکتاپەرستیە ئەم سەعادەتی ئێوە بەدەستان هێنا، ئەم خۆشببختی ئێوە بەدەستە، ئەم چوون بەرەو بەهەشتەی ئێوە بەدە، ئەبێ تەواوی کۆمەلگا بگرێتەوە. بۆیە ئاین لە تاکەوە، سەعادەت لە تاکەوە، شادی و خۆشببختی و خۆشنودی لە تاکەوە ئەبێ بۆ هەمووان بێ. ئەگەڕێین کاتێ پێغەمبەر گەورەیە بێ عەلەیهی سەڵات وەسەلام، کاتێ دینەکەی شکۆ و شەوکەتی پێیاکە، کاتێ ئەسحاب گەورە ئەبن و هەمووی ئەبنێ لە فەیزی مەحوی ئەڵێ لە فەیزی هیجرەتە ئەسحابی بەدر ئەم شەو هیلالی بوون. الله چەند جوالە، لە فەیزی ئەو هیجرەتە ئەسحابی بەدر ئەم شەو هیلالی بوون. ها ئەم شەو هیلالی بوون، سبەی هەر یەک بووە بەدرێکی کامل ئەم هیلالانە. بەهۆی ئەو هیجرەتەوە ئەبێ ئیدر ئەم ئەسحابە هەر یەکەیان لە مانگێکی یەکشەوە ببێتە مانگێکی چواردە شەو، ئەبێ هەر یەکەی مەملەکەتێک، مصعب ئەبێ بڕا بۆ شوێنێک، عومەر بڕا بۆ شوێنێک، مەسەلەن خەباب بڕا بۆ شوێنێک، هەر یەکە ئەبێ کۆمەلگایەک ڕووناک بکاتەوە، نابێت تەنها بۆ خۆم بێ. دین داری ئەم هیجرەتە حکمەتێکی زۆر گەورەی کاک دانیار پێوتین، پێی وتین ئەگەر ئاینداری تەنها نوێژ و ئەم پەیامە زۆر زۆر گرنگە، ئەگەر ئاینداری و ئیسلام تەنها دینی نوێژ و ڕۆژی و حەج و زەکات و دانیشتن و هەڵقورمان و زەلیلی و کزۆڵەیی بێ، داوە بانگەوازی تیانە بێ، بردننی ئەوانی دین هەبێ بەرەو خۆشببختی و کامەرانی و سەعادەت و بەهەشت، کۆتایی هات. بەڵام هیجرەت سەلماندی کە ئیسلام ئاینی تەنها نوێژ و ڕۆژوو نییە، تەنها سەرکەسکردن و لە بەردەم تۆغیانی زاڵمان و ستەمکاراندا هەڵقورمان نییە. ئیسلام ئاینی دادپەروەریە، ئیسلام ئاینیەوەی ئازادی ئەبێ بڕوا بۆ هەموو مەملەکەتەکان، لە هەر کوێ ئازادیش هەبوو ئەم دینە ئەبێ بڕوا لەوێ و گەشە بکە تا فەتحی تەواوی قەلبەکان و مەملەکەتەکان و خاکەکان بکە کە هەر زاڵم و ستەمکارێک دەستی بەسەرا کردووە. ماوەستە دەزانی یەکێک لە کارە گرنگەکانی پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم کە کۆچی کردو لە مەدینە دانیشت خێرا بڵاوکردنەوە و ئاشتەوایی بوو لە نێوان دوو بنەماڵەدا کە گەورەترین شەڕ و کێشە هەبوو لە نێوانیاندا. یعنی بەهاتنی خێرا ئاشتەوایی و خێر و بەرەکەت ڕژا بەسەر ئەو مسلمانانی ئەوێداوە ئەو دوو بنەماڵە گەورەیە ئاشبوونەوە و کۆتایی بە شەڕ و ناخۆشیانات. ینی کۆمەڵێ ئەرکی دیکە هەرەوە نەبوو. پێشتر لەگەڵ میوانەکەمان باسی ئەومانە کرد کە هەرەوە نەبوو دانیشێت و ئیسراحەت بکە بڵێن نەجاتم بوو لەو زوڵم و ستەمەی کە پیانە کردم و ناڕەحەتی لە مەکە بە منیانە کرد بە وچانێک بە ماخێرا مزگەوتی دروست کرد کارە گەورەکانی ئەنجامدا. فإذا فرغت فانصب، یعنی پێغمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەر دوای هەر کارێ خەریکی کارێکی تر بوو، هەرگیز حەسانەوە و ئیسراحەت و پاڵدانەوە و کڕبوون و مەتبوون و زەلیل بوون و دەستەمەوە بوون و ئەمە سیفاتی نە پێشەوای سەرداری مرۆڤایەتی بووە، نە پێشەوای شوێنکەوتوانی حەقیقی ئەو پێغەمبەرە صلی الله علیه وسلم. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەتوانین بڵێن هیجرەت بکەین بە دوو بەشەوە لە بەرمەبنای پرسیارەکەی جەنابەت. هیجرەتێکی سلبیە. هیجرەت ئەگەر تەنها لە پێناو گۆڕینی شوێنێک بێ بۆ شوێنێکی تر و هەڵهاتن بێ لە دەستی ستەمکاری و ئازار و درڕندەی ستەمکاران و تاغوتارەمە هیجرەتێکی سلبیە، خۆشاردنەوە و ڕاکردن لە دەستی زوڵم و ستەم. بەڵام هیجرەتی پێغمبەری خوا صلی الله علیه وسلم جۆری دووەم هیجرەت، هیجرەتی ئیجابی، هیجرەتی حەقیقی، ئەو هیجرەتەیە کە ڕازی نابی بە زوڵم و ستەم و ناشکرێتەوە لە ژێر زوڵم و ستەم و ئازارە بەردەوام خۆت لە خۆشگوزەرانی بی و هاوڵان و شوێن کەوتوان و ملەت و دار و دەستەکەت ئازار بدرێن. بۆیە لەم کاتەیە تۆ ئەگەر پێغمبەری خوا صلی الله علیه وسلم هیجرەتەکەی لە پێنا هەر ئەو وەختەی کە هیجرەتی کرد پێغمبەر صلی الله علیه وسلم بۆ مەدینە لە پێناوی مەکەیە بوو، بە ئاوا تعبیری لێ بکەین، یعنی هەر وەختی کە چوو بۆ مەدینە بیری لای فتحکردنی مەکە بوو. ئەگەر هیجرەتەکەی تەنها هەڵاتن بووە بەرەو مەدینە بۆ شوێنێ خۆشگوزەرانی و لە جوملەی مترەفین و مستەکبیرین بێ، ئەوانەی خەریکی خۆشگوزەرانین و بەڵێ ئەو کۆچێک کە ئێستا زۆر هیجرەتە بێ خەڵکانێکەکەن هیجرەتێکە لە بێناوی ڕەفاهیەت، لە پێناوی خۆشگوزەرانی، لە پێناوی نقمبوون لە نێو هەوا و هەوەس و ئارەزوەکانە. پێغمبەری خوا صلی الله علیه وسلم هیجرەتی کرد بۆ مەدینە بۆ ئەوەی بگەڕێتەوە جارێکتر مەکە فەتحکە، بۆ ئەوەی لە ژێر ڕازی نەبێ بە زوڵم و ستەمی ئاغا و
ئەو هەموو تاغوتەی کە لە مەکەدا پەیدا ببوو بۆیە هیجرەتەکەی لە پێناوی گۆڕانکاری و ئازادی و دادپەروەری و ئیسلاحکردنی کۆمەڵگاکەی خۆیدا بوو کە مەکە لە یاد نەچووە مەکە لە بیر نەچووە بۆیە هەموو ئامانجی پێغمبەر خوا صلی الله علیه و سلم ڕاستە دڵانێک کراوە بوون لە مەدینە بۆ هاتنی ئەم دینە کەسانێک هاتبوون ئامادە بوون بۆ ئەم دینە وەربگرن واتە دین تەبیعەت و سروشتی وایە لە شوێنێکا گەورە ئەبێ لە شوێنێکا درەختی ئاین گەشە ئەکا نەشونما ئەکا کە وەرگری هەبێ بەڵام هەمیشە زمینە ئەبێ بسازێنرێم و ئەهەل بێ ئیستعدادەکە پەیدا بێت بۆ ئەوی وەربگرێ بۆی پێغمبەر خوا صلی الله علیه و سلم کۆچەکەی حەقیقی بوو و لە پێناوی ئازادکردن و دادپەروەری و ئیسلاحکردن بوو هەر بۆیە سەرەتا مەدینە ئیسلاح کرد هاچی کرد لە مەدینە تەواوی ئەو هۆزانەی ئەوس و خەزرەج و شەڕ و پێکدادە ئیسلاحی کۆمەڵایەتی دەست بکرد دین تەواو وتمان لە قۆناغی باتین هیجرەتە باتینەکە دەست پێکە ئەبێ کۆمەڵگا بگۆڕێ ئەبێ ئیسلاحی لایەنی کۆمەڵایەتی اقتصادی دین ئەگاتەوەی بێ بە سیاسەت و ئیدارە دین ئەگاتەوەی وەثیقەی مەدینە دروستکە هەموو چین و تۆژەکانی مەدینە ئەبێ نمونەیەک پیشان بدرێ بۆ ئێمە بۆ کۆمەڵگاکانی داهاتوو ئەم دینە هەمووی بۆ ئێستایە تەنها بۆ ڕابردوونە بۆ چیرۆکێک نییە هیجرەت سەرگوزەشتێک نییە تەنها پیرۆزبایی لێک بین پیرۆزبایی کاتێ لێکەکەن کە لە ژیانمانە بەردەوامە هیجرەتانە هیجرەت لە گوناه والرجز فاهجر قورئانەڵە هیجرەت لە گوناه بکەن و هیجرەت پێی وتین کە ئەبێ ئیسلاحیش دەست پێ بکە چاکسازیش دەست پێ بکە ئەبێ وەسیقەی مەدینە بنووسە ئەبێ دەستورێکە بێ ومان پێکەوە بژین کۆمەڵگایە تا وردە وردە وای لێ هات ئیدی خۆی ئامادە بێ خۆی ئەم دینە پەخشە بێتەوە خۆی نورەکە بەربڵاو بێتەوە زۆر شما وەستا 1446 ساڵ بەر لە ئێستا ئەم کۆچە ڕوویداوە ینی بۆتە ساڵی کۆچیش وەک پێشتر ئاماژەمان پێکرد گرنگە تاکی موسڵمان ینی گرنگترین پەیامێک کە لە سەردەمی ئێستاماندا لێوەی فێربین چییە و بۆ واقعی ئەم سەردەمی ئێستامان بگونجێت کە ئەو کاتە پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم کۆچی کردووە بێگومان بۆ ئێمە هیجرەت وەکو وتمان بەپێی نەسی ئاەت کۆتایی نهاتووە هیجرەت لە بەردەم هەر ئیماندارێکدا هەیە جا لە تاوانەوە لە گوناهەوە لە خویەکی خراپەوە لە عادەتێکی خراپەوە لە ئازاردانی کەسانی دەوروبەرەوە لە خواردنی بیراتی کەسە نزیکەکانیەوە یعنی هیجرەت بەردەوام کراوەیە هەر چۆن هیجرەتی جسمانی و جوغرافی لە بەردەم ئینسانە هیجرەتە زای هیجرەتی باتینیەکە بەردەوام لە بەردەم ئینسانە هیجرەت لە گوناهەوە بەردەوام هیجرەت بۆ عیلم ئەوەی کە موسا عەلەیهی سەڵات وەسەلام هیجرەتی عیلمیەکە هیجرەتەکە بۆ لای خواناسێک کە فێری بکات عیلمی لە دونیا و عیلمەی کە عیلمێکی ئیلاهیانەیە کە خەڵدەرە ئەبێ ئەو سوورەتی کاف بە تەواوی چیرۆکی باس کردووە هیجرەتی ئەصحاب الکاف هیجرەتێک کە بە هەموو گەنجێکەڵێ بە هەموو کۆمەڵگاڵێ هەموو هیجرەتە بۆ سەلامەتی و سەرسەڵامەتی خۆیان نەبوو کردەواریاڵێ ئەگەر بیان ویستایە خۆیان لە نێو کۆشکی سوڵتان و پادشا بوون بەڵام ئەم هیجرەتەی ئەوان هیجرەتێ بوو لە پێناو ئازادکردنی کۆمەڵگایە بۆ ئێمە ئەم هیجرەتە بەردەوام باقیە و لە بەردەمانایە بۆ ئێمە تەواوی جۆرەکانی هیجرەت هیجرەتی باتینی هیجرەت لە گوناهەوە هیجرەت بۆ لای خوای خۆمان ئەو ئیبراهیم عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەفەرمێ کە ئەوە من ئیتر بەرەو خوای خۆم ڕەبی خۆم هیجرەتەکەم ئەم هیجرەتانە هەمووی بەردەوام لە بەردەم ئێمەیە لە کۆمەڵگای ئێمە ئێستا هیجرەت ئەتوانم یەکێک لە سنتەریترین بابەتەکانە پێویستمان بۆیە کە هەندێک جار لەو تەمەڵی و پاڵدانەوە و خەواڵویی و کە میلەتانی ئیسلامی تێکەوتووە پێویستمان بە هیجرەتێکەیە کە نازەت و بێداربوونەوەی تیابێ پێویستمان بەوەیە کە جارێکی تر دڵەکانمان بەهەژێتەوە جارێکی تر بزانین کە ئەو هەڵقورمان و ئەو بێدەنگی و ئەو بێ هەڵوێستی و یعنی هیجرەت پێی وتین دوو ڕێگا هەیە سێمی نییە هەر چۆن لە سوورەتی ئەعراف ئەصحاب السەبت لە چیرۆکی ئەصحاب السەبت ئەو قەومی کە لە بەنی ئیسرائیلە کە ڕاوی ماسییانە کرد و ویستیان فێڵێ بکەن بەڕاستی لە ڕۆژی شەممەدا قەرار بوو ڕاوە ماسی نەکەن بەڵام لە شەممەدا لە جمعەدا تۆڕەکانیاندا ناو لە یەکشەممەی هەڵیانەگرتەوە یعنی دوو گروپ بوون گروپێکیانەوانە بوون کە ڕاوەکان کرد و سەرپێچی پەروەردگاریان کرد ئەمانە تاغوتان و زاڵمان و سەرپێچیکەران لە هەموو کۆمەڵگایان گروپی دووەم ئەوانە بوون کە نەهیان کرد و ڕێگریان کردوتیان نابێت ئەم کارە گروپێتر هەبوون بێدەنگ بوون بێ هەڵوێز بوون هەمیشە هەڵقورما بوون هیجرەت پێوتین یان ئەبێت لە ڕیزی فیرعەونەکان و ئەبوو جەهلەکاندا بین یان لە ڕیزی موسا و
محەممەدەکان عەلەیهی سەڵات وەسەلام. هیجرەت پێیوتین ڕێگای سێهەم نییە بێدەنگی و هەڵکوڕمان و کزی و زەلیلی و ڕازی بوون بە هەر تەییدکردن و هەر بەڵێکردنێ بۆ هەرستەم کار و زاڵمێک باجی خۆی هەیە. لای پەروەردگار ناوی گروپی سێهەم نەبرا کە بێدەنگ بوون بەرامبەر هەڵوێستیەوان. بۆیە لە هیجرەتیشا یان تۆ ئەبێ هاوکار و هاوڕێ و هاوسەفەری موسا و محەممەدەکان بی، یان ئەبێت ناوت لە جوملەی فیرعەون و زاڵمانی وەکو ئەبوو جەهل دابی. بۆیە سەحابیەکان بە ماڵ و سامانیان بە تەواوی ئەوەی هەیەە خزمەتیان کرد بەم هیجرەتە. جا نمونەی جوانترین نمونەی هیجرەتەوەیە کە پێغمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو سەرکردەکانی سەردەمە ناچێت لە پێشدا خۆی ڕزگارکە و فڕۆکەی تایبەت و ڤیایپی بگرێت. چاوەڕێیەکە تەواوی ئەسحاب بڕۆن هیجرەتەکە سەرکەوتوو بێ پلاندا ڕێژەر زۆر بە جوانی اینجا خۆی هیجرەتەکە اینجا بە تەواوی جان و ڕۆحی ئەبەخشێ بەم دینە. ئەمە جوانترین نمونەیە کە لە بەردەمێمەیە. ئایا لەو شوێنەی کارەکەین لەو شوێنەی کە ژیانمانەکەین لە بەردەم هیجرەتین لەحزە بە لەحزە لەحزە بە لەحزە هیجرەت لە گوناهەوە بەرەو عەمەلی ساڵح، لە تاریکیەوە بەرەو ڕووناکی، لە خراپی و ناشرینیەوە بەرەو جوانی و باشی و پەخشکردنەوەی شیرینی و دۆستایەتی و چاکە و ئیسلاح و چاکەی گشتی بۆ کۆمەلگاکە. ئەوسە شتێکی کەمان بینەچ ینی ڕاستە ئەم کۆچە دیدێکی مێژووی ئاینیشی هەیە، ینی بابەتێکی کۆمەڵایەتی دیکەش بۆ نە ئەو پێشوازە گەرمەی خەڵکانی مەدینە لەو سەردەمەدا بۆ پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم، ینی ئەوەندە بە پەرۆشی ئەوەندە بە گەرمی پێشوازیان لێکە لە کاتێکا خزمەکانی خۆی لێ دەریان کرد و ناڕەحەتیان کرد و پلانیان هەبوو کە بیشی کوژن بەڕاستی. زۆر جوانە پێمانەڵێم پەیامە پێمانەڵێ لە پشتەوە پێمانەڵێت مەرج نییە ئاین دینداری ئەبیر و ڕاوفکرانی ئێمە هەمانە لە سەردەمی ئێستای خۆماندا هەمیشە قوبوڵ کراوە بێ لەلایەن کەسانی نزیکمانەوە. بەڵام ئەم دینە جوانیەکەی لەوەدایە کاتێک دڵەکان نور و ڕووناکی ئەم دینیان تێکەوێ زۆر بە جوانی هەموو پێشوازی لێکن. واتە بە من ئەڵێت تۆ لە کوێی پێشوازیکردنی لەم دینەی پەروەردگار و ئەم نورە ئەم چرا ئەم سیراجە منیرە کە پێغمبەری خوا صلی الله علیه و سلم ئایا لە ژیانی خۆمانە لە تەواوی لەحەزات و سات بەسانە خەریکی ئەم پێشوازیکردنەین؟ ئایا هەر بەجددی ئێمە یەک بە یەک تاک بە تاکی کۆمەلگا لە سەردەمی پێغمبەری خوا صلی الله علیه و سلم بژێنە و ئازار و ڕەنجان و ستەمکاری بەرامبەرمان بکرایە هاوڕێ و هاوسەفەری پێغمبەری خوا بووین صلی الله علیه و سلم، یان پشتمان تێ کرد و لەگەڵ بەرژەوەندیە دنیاییەکانمان و لەگەڵ خواستی زاڵمان و ستەمکاران بووین، یان لە ڕیزی ئەو کەسانەیە بووین کە طلع البەدر و بڵێن و پێشوازی لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بکەین. بۆیە پند و عیبرەتێکی زۆر باشە. پێمان ئەڵێ ئێستا لەحزە بە لەحزە لە نێو دەروون لە نێو دڵ لە نێو ئەخلاق لە نێو مامەبەڵا لە نێو کۆمەڵگا لە نێو ژیانی ئیداری لە نێو سیاسی پێمان ئەڵێ ئایا تۆ لە کوێ هیجرەتایی ڕۆڵت چییە؟ چی ئیفتیخار و شانازیەکەت لەو پرۆسەیە هەیە؟ مۆسەیان زۆر بە کورتی دەرفەتمان نەماوە شاعرانی خۆمان عاریفانی خۆمان ئەم یادەیان چۆن باس کردووە، ئایا لە شعرەکانیان داماژیان پێکردووە و شارەزایەک لە ئەدەبی عیرفانی. هیجرەت یەکێک لە سەرترین بابەتەکانە، چونکە ڕووداوێک و حەدەسێکی زۆر مەزن و باڵایە. وەکو مەحویەڵێ ئەگەر هیجرەت نەبووە دین ئەم شەوکەتەی کەی دەبوو. واقعەن ئەگەر هیجرەت نەبووە دین دینێکی تر ئەبوو ئەتوانین بڵێین دینێکی دەستەمۆ کراوە بوو تەنها خەریکی نوێژ و ڕۆژ و ڕازیبی بە ستەمکاران و بە تۆغیانی تاغوتەکان و بە ئیستیکباری مستەکبرین و بەوە ڕازیبی. بۆیە ئەم دین عاریفان بە تایبەت مەحوی زۆر جوان باسی کردووە لە غەزەلی بەحری نورە نالی هەر باسی کردووە. زۆرینی شاعران و عاریفان باسی هیجرەتیان کردووە و حەدەسێکی زۆر گەورە کە توانی ئەسحاب بگۆڕێ، توانی قۆناغی دین لە ئاستێک و با بۆ ئاستێکی تر. وەکو وتمان لە ئاینداری بۆ خزمەتکردنی تاک و چاکردنی خۆم بە تەنیا بیگۆڕێ بۆی تەواوی کۆمەلگا من نەبێ بە چاک بکەم، تەنها نور و ڕۆناکی بۆ خۆم نەبێ بۆ هەموو گردونەوانی تر بێ. بەڵێ هیجرەت وەکو هەریەکێک لەو بوعدە جوانانە لەو سەمەرە جوانانەی ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە نێو هەموو بوارەکانی ترا لە نێو ئەدەبیات و لە نێو شعری شاعیرانە کە لەوانەیە کات نەبێ ئێستا ئێمە بە نێو چەند بەیتە شعرێکیان غەزەلێکدا بڕۆین.
دەستەکانە خۆش بێ ماوەستاییان زۆر بەڕێز ماوەستا محەممەد باران شارەزا لە ئەدەبیرفانیا خۆ بەخێر بێ زۆر سپاس دەرفەسەلامەتان بەڵێزان و خۆشەویستانمان دووبارە پیرۆز بێ ساڵ یادی ساڵی کۆچی پێغەمبەری عزیزمان لە مەککەوە بۆ مەدینە کە ئەمە گرنگترین وەرچەرخانێک بوو وە گرنگە ئەم ڕۆژە تیایدا دڵخۆش بین چونکە ئەو ڕەحمەت و ئەو بەرەکەتەی کە لەو کۆچەوە دروست بوو لە ئێستادا تاکی مسلمانی گرتەوە و ئێمەش لەم سەردەمی ئێستاماندا بەشدار بووین لەو ڕەحم و بەزەی پێغەمبەری عزیزمان صلی الله علیه وسلم کە لە مەککەوە کۆچی بۆ کرد بۆ مەدینە